لە کاتێکدا نەخۆشخانە حکومیەکان بەهۆی بڕێنی بودجە و کەمبوونی خزمەتگوزاریەوە بەرەو پوکانەوە دەچن، کەرتی تایبەت بەبێ چاودێریەکی ورد لە گەشەی بەردەوامدایە. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت نەخۆشخانە ئەهلیەکان وەکو قارچک هەڵتۆقیون. ئەم بۆشایە نەک هەر بارگرانی دارایی بەڵکو مەترسی ئیستیغلالکردنی نەخۆشانی لێکەوتۆتەوە. لە ماوەیەکی زۆر کورتە مەجموعەیەکی زۆر لە نەخۆشخانەی تایبەت هەڵتۆقیون، یعنی بەڕاستی ئەمە فراغی کەرتی تەندروستیەکەوای کردووە. مەسەلەن ئەم نەخۆشخانە تایبەتانە بەو شێوەی فراوانێکی ئێستا هەیە دروست بن یاخود خزمەتگوزاری پێشکەش بن. بەداخەوە کەس یعنی هەم بە دوواداچوونێک یاخود هەم چاودێریەکی ورد نییە لەسەر مەسەلەن دۆخی نەخۆشخانە تایبەتەکانیش کە چۆن یعنی ئەتوانم بڵێم ئیستیغلالی نەخۆشەکرێ، ئیستیغلالی بارودۆخی ئیدارایی نەخۆشەکرێ یاخود ئیستیغلالی حاڵەتی نەخۆشیەکە ئەکرێت. پسپۆرانی تەندروستی سلێمانی هۆشداری دەدەن کە حکومەت لە بری خزمەتگوزاری وەک سەرچاوەی داهات سەیری ئەم کارتە دەکات. کەرتی تەندروستی لە واقع خۆی کەرتێکی خزمەتگوزاریە، حکوومەت نابێ پارێتیا پیا بکە و بەداخەوە بیرکردنەوەیکی زۆر خراپتریش هەیە بە ئەتیجاهی حکوومەت خەڵکی بیل لەوە کە کەرتی تەندروستی بەکاربێنن بۆ پارە پیاکردن و چەند هەنگاوێکی پێشتر لە من راوە کە بەڕێی منەوە کارسێکی زۆر گەورەیە و ئەوە پرسیارگەلێکی زۆر گەورە لەسەر ئەسڵەن حکوومەت و لەسەر ئاکاری کاری حکومی بەجێڵێ. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیش نایشارێتەوە کە کەمکردنەوەی بودجە کەرتی گشتی پەخستووە و بودجە زۆر لەو خزمەتگوزاریانە کەمترە کە پێشکەش دەکرێن. کەرتی تەندروستی لە حکومی بودجەیەکی سابت نیوەی ئەوەشی کە هەیە خەرجەکرێ پارەکانی خۆ دەزانی و بێ لەوەش بە بەردەوامی بودجەکان کەمەکرێتەوە. بۆیە ئەم بەڵانسە نابەرامبەریەک دروست بووە. ئێمە لەبەرەوەی کە بودجەکەمان سنووردارە زۆر دیاری کراوە تۆ سەیریکە زۆر لەوە کەمترە کە ئەتوان ئەو خزمەتگوزاریانە کە پێویستە پێشکەشی خەڵکی بکەین. بۆیە کە ئێمە بودجەکەمان کەم بۆ تواناکەمان کەمە بێتەوە هاوڵاتی زیاتر پێویستی بە دەرەوە بێ. هەموو تێبینیەکانی هەموو ئەو بەڕێزانەی کە باسییان کە لە جێ خۆیەتی و یعنی ئێمە ئەو تێبینیانەی کە هەیە ڕاستن. پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا حکومەت پلانێکی بۆ ڕزگارکردنی کەرتی گشتی هەیە یان تەندروستی هاوڵاتیان دەکرێتە قوربانی بازاڕی ئازاد؟ پرسێکە و دەمێکە کاتی وەڵامدانەوەی هاتووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.